گەڕانەوە بەلای کامێرە ڕەشسپێکەی دەستی کە دەمێکەنەی بینیوە. ئەم کامرانە کاتی خۆی لە مۆزەخانەی بنکەی ژین کامێراکەی نمایش کراوە. بەفرەزەی پێشمەرگە هێنابوویانە بیری نەماوە چەند کاتژمێر دۆکمنتی ڕاپەڕینی پێ کردووە. تەنها ئەوازانێت زیاد لە 200 کاسێتی پێ تۆمار کردووە. لەناو شار یەکەمی ڤیدۆی کە تۆمارم کردوانە کە دابەزین لە لای مزگەوتی عەلی کەمال و خەڵک یادگاری زۆری لەگەڵ هەیە. پێشمەرگەوانە لەناو ساحەی بەرامبەر عەلی کەمال ساحەیەکی گەورە بوو. یەکەمی هەموو دیمەنە تۆمارکراوەکانی وەک ئێستا لە پێش چاویدایە. لە کۆبنەوەی چیوەرۆ کە پێشەوەی بکەوینە ڕێ لێرە من دەستم پێ کرد تەسویری پێشمەرگەکانم کرد لە ڕەتڵەکانە کە ئاهاتینە خوارەوە تا سەر زەی نازان بچووکەیە گەورەی لای چیوەرۆ لەوێتن ئەوای بپەڕینەوە لە زەیەکە بە شێوەیەک کە زۆر عەجایبە 300-400 پێشمەرگە بووین ئەو پەتێکیاندا نابوو یەکەیەکە ئەوە 300 کەس بپەڕێتەوە لەو هینە لەو پەتا. کاتێ من گەشتمەیرە بۆ تەسویرکردنەوەانە شەوی لە مزگەوتی عەلی کەمال کە ڕاپەڕین دەست پێ دەکا دوای 5 ساڵ دەگاتە نێو شار. دوای ماڵم ناڕەکەمە چون 5 ساڵ بوو من هیچکانم نەبینی بوو بێ ئەوەی بزانێ خێزان و منداڵەکانی لەکوێن بەدەمیێنەگرتنەوە بە دوایان دەگەڕێت تا دوای 3 ڕۆژ دایاندۆزێتەوە. خەڵک و پێشمەرگە هەموو ڕژابوون ئەم ناوە تەڵەن بە خۆشحاڵیەوە هوتافیانەیە و بە تەجەمعی بچووک و گەورە گەورە کۆبوونەوە بەناو ئەم نەسوورەکە گەڕان دوایی بە هوتاف و بە وەکو مزاهرەیەکیان کردو ڕۆشتن و هەموو هینەکانیشیان بۆ ڕوخانی ڕژیمی بەعەس بوون. لە شاخ و لە شار وێنەگری پێشمەرگە و خەڵک بووە. ساڵانە عەباس خۆشحاڵەکانی ڕۆژانی ڕاپەڕینی نوێ دەبنەوە. لە نێو ئەم نەسوورەکە یەک دنیا یادگاری بەجێماوی هەیە. لە ڕاپەڕینەکە سلێمانی ئەم پیاوە ڕیژ و قشسپیە دەستێکی باڵای بووە چونکە ئەوە تا هەموو ڕووداوەکانی دۆکمنت کردووە. دیار جەمال کوردستان 24 سلێمانی